لە یەکێک لە یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی جامی هەرێمی کوردستان و لە کۆمەڵەی پارێزگای هەولێر پیشەسازی ڕوبەڕووی هەندرێن بوویەوە. هەردوو تیپ لە خولی نایاب یاری دەکەن، ئەنجامەکانیشیان وەک پێویست نییە، هەر بۆیە بە هەستیاریەوە مامەڵەیان لەگەڵ ئەم یاریەدا دەکرد. لانیوە یەکەم کەمترین هێرش بەرهەمهێنرا، هەردوو تیپ نەیانتوانی بە گۆڵ بگەن و بە ئەنجامێکی سپی یاری کۆتایی هات. لانیوە دوم هەندرێنی میوان کۆنتڕۆڵی یاریەکەی کردبوو، ڕێژەی هێرشەکانی لە خاوەن ماڵ زیاتر بوو، بەڵام وەک پێویست وەرگێڕان بۆ دەرفەتەکان بەباشی نەدەکرا تاوەکو بتواندرێت بکرێتە گۆڵ. کاتی ئاسایی یاریەکە و خولەکە زیادکراوەکان بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. هەر بۆیە پەنا برایەبەر لێدانەکانی یەکلاکەرەوە لە خاڵی سزا بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی یاریەکە. پیشەسازی لە کۆی 4 لێدان تەنها یەک دانەی کردە گۆڵ و 3 لێدانیشی لەدەستدا، لە بەرامبەردا هەندرێن لە کۆی 5 لێدان توانی سییانیان بکاتە گۆڵ و دوانی لەدەستدا، هەر بۆیە براوە یاریەکە بوو. بەڕاستی یاریێکی خۆش بوو، ترسە چشە بوو لەبەرەوەی یاریەکە یەک دۆڕان دەردەکرای لە خولەکە، لە هەردوو لا ترسێکی پێ دیار بووی یاریەکە گەڕاوە بۆ لێدان نیگراکەرەوەی خۆشتانزانی لێدان نیگرایکەرەوە دەگەێتەوە سەر شانس و باش ئەوەی باش بوو لە خۆی بزادێ مۆفەق بووین لە لێدان نیگراکەرەوە دەستخۆش لە گەیلان گۆڵ دەکەم ڕاستی تاویزی ئەمەی کردەوە پیرۆزبای لە خۆمان دەکەم وەختێکی باشتر بۆیانی پیشسازی. یاری جام یەک یاریە، هەردوو تیپ بە حساسی یاریان دەکرد بەڕاستی، هەرچەند یاریەکەت کەمەک هێرشەکانی کەم بوو وەکو پێویست نەبوو لە ڕووی هێرشبردن لایەن هەردوو تیپ، ینی هەندرێن لە لێدان یەکلاکەرەوە خۆتان نەزانین لێدان یەکلاکەرە تۆزێک لە ڕووی شانس و لە ڕووی خیبڕەیە هەندێک لە یاریزانەکانمان دەکرێت لەوانەیە لە کەمی خبرەکە لێدانەکان دەستدا و پیرۆزبایی لە یانەوەشی هەندرێن دەکەم بهیوای بەختێکی باشترێمە. بەم شێوەیانی پیشەسازی لە قۆناغی یەکەمی جامەکە ماڵاوایی کردو، هەندرێنیش گەیشتە قۆناغی دووەم و لە تیر و پشک دەکەوێتە بەرامبەر کامەیانە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.